ئەم شۆڕشە پیرۆزی ئێوەش دەستان پێ کردو شۆڕشی نان و ئەمان شۆڕشی کەرامەت و وجودی ئینسانیتان شۆڕشەکەتان پشو درێژکەن بەردەوام بن حتا ئەو ساتەوەختەی حەماڵێکی ناوبازار بەقەدەر ڕئیسی ئیقلیمەکەتان مافیە بێ ناڵم موچەیان وەکو یەک بێ مافیان وەکو یەک بێ هەمویان ئازاد بن لە بیر و باوەڕیان هەمویان ئازاد بن لە تەعبیرکردنیان هەمویان ئازاد بن لە کۆبوونەوەیان هەمویان ئازاد بن لە تەنەقولیان ئەوە چوار حڕێتی ئینسانەکە هەمومان لەگەڵیان لەدایک بووین پێویستە نەیەڵین هیچ کەسێ زەوتیکە نە ئیسلامی زەوتیکە نە بە ناوی دین و نە بە ناوی خوای گەورە نە بە ناوی دیموکراسی و مافی مرۆڤەوە نە بە ناوی سەرمایەداری و بە ناوی هیچ شتێکی تری مقدسەوە نەیهەڵن لێتان زەوت بکرێت چونکە هەر کەسێک ویستی ئازادی بیر ئازادی ڕادەربڕین ئازادی کۆبوونەوە ئازادی نەقڵبوون اینجا ئەمانی بژێوی ئەمانی ژیان ئەمانی سربەستی و کەرامەتت هەرچی کەسێک ویستی ئەمانەت لێ زەوتکە ئەوە بزانە خلافی منهەجی خوای پەروەردگارە خلافی ئەو خاڵانێکە مرۆڤایەتی بە درەژایی تاریخ لەسەری ڕێکەوت ئەوانەی کە ئینسانی ئازادن ناڵم دیکتاتۆری وەکو مۆسۆلینی دیکتاتۆری وەکو پارتی وێچێتی یا وەکو لینین خەڵکانێکی ئازاد لەسەر ئەم بنەمایانە لەسەر ئەم ئینسانیەتە کۆبوونەتەوە ئێوە شۆڕشەکەتان شۆڕشێکی زۆر پیرۆزە ڕاستە وەکو ئێستا سەرەتا شۆڕشی موچەیە شۆڕشی نان و ئەمانە خەڵکنانی نەماوە یعنی ئێوەی جەرگ سوتاو و غیرەت بەرز ئێوە کە هەست پێەکەن باوکتان کە تەقاعودێکە بەدەست نەخۆشیەوە ئەناڵێنێ تۆش پارەت بۆ کۆ ناکرێت و حەقی دەرمانەکانی بدەیت باوکت تەقاعودە بە سیارەیە گەڕوا بۆ دایرەی تەقاعودەکەی ئەڵێن موچەکە وەرەگرێ پارەی سیارەکەشەدا لەو سەر و موچەکەش وەرناگرێ بەرمیلە نەوتی پێفرۆشن ئێستا لەم دوو ڕۆژانێ بە 50,000 دینار بەرمیلەکەشی حازر کردووە ئەی هێنێتە دەرە بەڵام کە حسابێکا بووە بە 50,000 وێزانی بە 40,000 بەرمیلەکە بە بەتاڵیە باتەوە ژوور لەبەرەوەی ناتوانە کە حسابێکە ناتوانە 50,000ەکە بدە 50,000ەکە یعنی چی بۆ کەسانێک کە لە دەرێن ئەوانەی لە دۆلی ئەسکەندناڤێژین یعنی 300 دلار 300 کڕۆن 300 کڕۆن یعنی 40 دلار کابرایەک نەتوانێت زستانەکەی بەڕێکا بە سەبەبی 40 دلار لە وڵاتێکە لە 111 پترۆلی عالم لە عێراقایە لە هەموو شوێنێک رووسیا ئەڵێن نەوتی لێ بەڵام لە عێراق ئەڵێن لەسەر نەوتە چونکە ژێر عێراق هەمووی نەوتە جگە لەو هەموو واریداتە جگە لەو هەموو مەعادنانەی ترکەتیایەتی جگە لەو هەموو زەریبەی کە ئەدرێت جگە لەو خاکە جوانەی کە بۆ زراعەت بۆ کشت و کاڵ ئەوەندە پێشکەوتووە کە ئیکتیفای زاتی هەیە بەسێتی خۆیی هەیە کە پێویستی بە خەڵکێکی تر نییە شۆڕشەکەتان شۆڕژێکی پیرۆزە و چەندین و فشاریشتان لەسەر بێ لەسەر من لەسەر ئێوە لەسەر ئەو کەسانی ئازادی خوازن لەسەر ئەو کەسانی کە ئەگیرێن ئەندام پەرلەمانێکە وەکو ڕابوون معروف یان کەسێکی تری سەربەستە وەکو شاسوار عەبدولواحید یا یەکێکی تری جوامێرێکە لەو سەرجادەیە ڕاست بۆتەوە یان ئەوانەی کە نایانەوێت دەمامک بپۆشین دەمامکی شەرهوشەیەکە بۆ ئەوان باشە من پێڵم بەرماغ چونکە عادەتەن تاکو لوتە بەسترێ ئەوانیانێ تەسویرتان کەن هەروکو چۆن ئەمڕۆ دوێنێ خەڵکانێکیان لە حاجیاوە لە ڕانیە لەو شوێنانە گرتووە هەروەها لە چەند چەماڵیش بەدوایانەوەن بۆ ئەوی بیان گرن چونکە دەموچاویان لە ڕسمەکانە لە وێنەکانە دەرکەوتو ئەی بۆ ئەوان دەمامکدارن ئەی بۆچی ئەوان ڕووی ڕەشی خۆیان داپۆشیوە کە دێن بۆ هجوومکردن بۆ سەر ئێوە بەڵام قسەکانی ئێوەش زۆر بەڕێز و ڕێک و پێکە